بەخۆی مزگەوتی ئارتی بەرماغی لە هەرا مزگەوتە باش و جوان و خاوێنەکانی ناو قەیسەریە کە خەرکەچی گەلە زۆر لەسەر ئەو مزگەفتەیە تەمەشا دەکەی ناو قەیسەری هەر هەمووی ئەگەر ڕۆژێک ئەو مزگەفتە قەپات بێتن بەڕاستی پێوە دیارە کە ئینسان چەند زەرورە ئەو مزگەفتە و چەند پێویستە کە کرایەتەوە دایم کراوەوە و خەڵکی بازاڕش زۆر ئاگان لەو مزگەفتەیە و بە خایەن و بایانی بەڕایان گرتیە مامۆستایەکانی ئەو مزگەفتەش ئەویان ببیرم بێتن لەسەر زەین بم مامۆستا عەبدولکەریم بوو مامۆستا عوسمان مامۆستا عەزیز بوو مامۆستا دووسێ کەش بوون وەڵای بەس لەو دەمەی ناوەکانە بیم کردیا ئەو مزگەفتەش تاریخەکی باشی هەیە و چەند جاریش نۆژەن کرایەتەوە لە هێزاریش ئێستاش هەر بە خایەن و بە کراوەی ڕاوەستایە و کرایەتەوە و لۆ ئاهلی قەیسەری و ئاهلی بازاڕی و لۆ هەموو خەڵکی پێشتر ئەم مزگەفتە وەکو ئێستا نەبوو نیوەی مزگەفتێ بوو بەس دوایە برێ حکومەتی هەرێمی کوردستان مەحافەزە کە یەکوان نۆژە کردەوە ئەو مزگەفتەی نۆژە کردەوە بە زۆر دیکۆرەکی جوان و بە خایەن بەیانی بە گەورەییش ئەوها نەبوو پێشە تقریبان زۆر گچکە بوو بۆ ئێستا کردی هەمووی کردە حرەمێن و برێ کردیە مزگەفت مەغریبێش بەرز عیشا و سبەیانی ناکرێتن لەبەرەوەی ئەهلی بازاڕی دوکان قەپا دەکەن هەتا مەغریبێ نوێژی مەغریب دەکرێ ئەزدەستنەوە مزگەوتی ئاڵتی بەرماخ لە مێژووی خۆیدا بەهۆی پێشکەوتنی شار و گۆڕانکاریە سەردەمیەکان بۆ چەندین جار نۆژەن کراوەتەوە زیاتر بۆ مەبەستی پاراستن و مێژووی ئەم مزگەوتە بەڵام هەر لەسەر شێوازی کۆنی ئیسلامی خۆی ماوەتەوە بەیانیان سعداش دەکرێتەوە بەڵێ نوێژی نێوەڕۆ و مەغریب و عیشاش لێ دەکرێ بەڵێ بۆ جومعی تێدانە لەبەرێ مزگەوتەکە گچکەیە نێژی جمعی لێ ناکرێ زۆریش بە خەڵکە ینی ئێستا ئەو مزگەتە نەبی ئەهلی بازار بچی بۆ کوێ ینی بەڕاستی ئێمە ئەوە خزمەت دەکەین و ئەوە پاک و خایەنمان ڕاگرتو بە هەموو ناحیەکی ئەهلی بازار هەموو ینی خۆی ساحبی نییە مزگەوتەکە سەر بە ئەوقافە سەر بە ئەوقافە بێ ساحبە بێ خاوەنە و ئێمەش حەول دەدەین لەلایەن خێرەمەندانەوە دابین دەکەن هەچ سکمە پیان وەڵا خێرەمەند مافوریان کڕیەوە هەموو شتیان کڕیەوە ئەرە لەخوا خێریان منووسی وەڵا یا دەورەکە چیە پێشان مەولودی زۆر لێ دەکرا تازیە لێ دەکرا ئێستا لێ ناکرێ بەڕاستی مزگەوتەکە گەورەتر پێیا بۆ مزگەوتی ئەوەتر پێیا بۆ لەبەر ئەوە لێرە ناکرێ ئەرە تازیە لێ دەکرا مەولودی لێ دەکرا ناوەڵەدا گۆڕاوە پێشانەوە نەبوو ئێستا ئەوەندە گەورە نەبوو ئێرە جێگای نوێش جێگای نوێش بڕک لە پاشتر بوو دەرگایەکە بوو ئێرە حەوشە بوو ئێرە پشت ئەو کاکای حەوشە بوو ئەرێ وەڵە حەوشەشی سەرکراوەش بوو دوای لەو تعمیرێ دوایی محافز کە تعمیری کردەوە سەریان گرت و گومەتیان لۆ دروست کرد و گومەتی نەبوو منارەشیان بۆ دروست کرد وەڵای یادگاریەکان لەبەرەوەی ئەمە هەلێکوانە بووینە و یا مزگەوت بەخۆی هەمووی خۆشیە عنی هیچ ئەوەی نییە برێ شتێکی وایە هەموو هەر خۆشە مزگەوت زێ تاعات و عیبادەتیە و مامۆستایەکانی ڕابردوو و ئەوی قەدیم و ئێستاش ئەی لەو مزگەوتین هەموو بەڕێز بوو هەمووی خواناس و هەمووی لەگەرما زۆر باش بینە و ئێستا نابی لە بیان کا و مامۆستای بەڕێزەکان هەر هەمویان بەبێ فەرق و جیاوازی ئەوی لەو مزگەوتی مامۆستایەتی کردیا لۆ ئەهلی بازاری دەرەجێک بووە خصوصا نۆمە وەڵا مصرفی مزگەوتەی لەسەر و خێرخواز و ئەهلی بازاڕی و ئەویان بزانم لە سەوانەیە لەسەر خێرخواز و ئەهلی بازاڕی و ئەهلی قەیسەریە ئەم مزگەوتە تاوەکو ئێستاش بەردەوام دەرگای بەڕووی نوێژ خوێنان و خەڵکی شاردا کراوەتەوە بۆ نوێژ و خواپەرستی و جێگایەکی پیرۆز و بەسوودا بۆ خەڵکی ناوچەکە و گرنگی زۆری هەیە بۆ بازاری قەیسەری و سەرجەم کاسبکارانی شاری هەولێر.